خۆشبەختانە ژمارەیەکی یەکجار زۆری گەشتیاران لە ماوەی ڕۆژانی جەژنی قوربان سەردانی حەوزی سۆران بە قەزاکانی ڕەواندز مێرگەسۆر سۆران واروها چۆمانیان کردووە. ژمارەی سەردانیکەران لەم جەژنەدا نزیکەی 7,000 سەردانیکەر لە ماوەی یەک هەفتەدا هاتوون بۆ دەڤەری سۆران. لەو ژمارەیەشدا نزیکەی 10,000 گەشتیار لە شوێنەکانی حەوانەدامانوتەوە. ئەم جەژنە ڕۆژانی دووەم و سێیەمی جەژنەکە بە بەراورد لەگەر سەرجەم ڕۆژەکانی تری جەژنەکانی ڕابردوو بەڕاستی دەتوانین بڵێن ڕۆژێکی مێژووی و بەنسبەت کەرتی گەشتیاری دەڤەری سۆران کە ژمارەیەش ئەوەندە بەلێشاو گەشتیار سەردانی ناوچە گەشت گوزاریەکانیان کردبوو. بەپێی ئەو ڕاپرسانێک کە هەم ئێمە دەیکەنەوە هەم دەستەی گشتی گەشتگوزار دەیکاتن لە بۆ هەر گەشتارێک کە دێ بۆ هەرێمی کوردستان لە نێوان 400 بۆ 500 دلار خەرجی هەر تاکێکی گەشتیارەکە دەهێنی بۆ بازارەکان یاریمی کوردستان.